داواکاری گشتی سلێمانی بڕیاری داواکارکردن بە بڕیاری پێدانی پشکنین و کوالیتی کۆنتڕۆڵی خاڵە سنووریەکان بە دوو کۆمپانیای کەتی تایبەت ڕابگرێت، بەڵام حکوومەتی هەرێم کار بەو بڕیاری داواکاری گشتی ناکات و تا ئێستاش هەردوو کۆمپانیاکە لە کارکردن بەردەوامن. بەوتەی بەڕێوەبەری کوالیتی کۆنتڕۆڵی سلێمانی یەکێک لەو کۆمپانیانە لە خاڵە سنووریەکانی باشماخ و پەروێزخان و سەیرانبەن و شۆشمێ دەست بەکارە و تەنها لە سەدا 30 داهاتی پشکنینەکانیش بۆ حکوومەتی هەرێم دەژێڕێتەوە. ئێمە وەکو کوالیتی کۆنتڕۆڵ وەکو چاودێری لەگەڵ یانین، یعنی ئەو ئایتمانی وەریەگرن بۆ پشکنین بە ئێمە وەری ئەگرین، ئەوان ئێمە ئەینێرین بۆ کۆمپانیاکە بۆ فەحەزدای فەحسەکە نسخەیەک لە فەحسەکە گەڕێتەوە بەلای ئێمە نسخەیەکیش ئەچێت بۆ گۆمرک بۆی ئیجراعاتی بەرامبەر بکرێ و داهاتیشان لە ساسی ئەو داهاتە بۆ حکوومەتی هەرێمە، ئەوی تریشی بۆ بەشێکی بۆ دەواازەکەیە، بەشێکی بۆ کوالیتی کۆنتڕۆڵەکە بۆ پێداویستی کوالیتی کۆنتڕۆڵ و ئەوکەی تریشی بۆ کۆمپانیای. ئەوەی من ئاگادار بم تا ئێستا گۆڕانکاری بەسەرا ناتەوە، بەڵام هەست گۆڕانکارێکیش بێ ڕاستە لە برایم خەلیل و ئەوانە گران بووە، بەڵام لێرە هیچ بڕیارێک نەدراوە کە گران بێ، ئەگەر گرانیش بە شتەکان بە بەڵگەوە بێ بۆی کە لەگەڵ کۆمپانیاکە ئێمە ئیجراعاتی خۆمان بکەین. سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت گرێبەستی کۆمپانیاکان نایاساییە، بەو پێی گرێبەستەکە نەخراوەتە تەندەرینەوە. هەروەها ئاشکراشی دەکات کۆمپانیاکان کارمەند و ئامێر و بینای حکوومەت بەکاردەهێن و بەشێکی زۆری داهاتی پشکنینەکانیش بۆ کۆمپانیاکەیە. هاوکات لەگەڵ دەست بەکاربوونی ئەو دوو کۆمپانیایە کرێی پشکنین لە خاڵە سنووریەکاندا بە ڕێژەی لە 100% لەسەر خەڵک و کۆمپانیاکانی دیکە زیاد کراوە. هەر نابێ ئەمە بدرێتە کەرتی تایبەت، چونکە ئەم بابەتە ڕەبتیە بە ژیانی خەڵکەوە و هەموو خۆراک و ئەو مەوادانەی کە دێتە ژوورەوە ڕاتە دەرەوە پەیوەستە بم بە کوالیتی کۆنتڕۆڵ. لە هەموو دنیا کوالیتی کۆنتڕۆڵ لەلایەن حکوومەتەوە بەڕێوە دەبرێت و داهاتەکەشی بۆ حکومەت دەبێت. ئەمان دەیانتوانی ئەم پارە زیاد کراوە وەریگرن، بەڵام داهاتەکەی بۆ حکومەت بۆ ئەجیزەی خۆیان بەکاری بێنن، بەڵام بەداخەوان هاتوون دانێتە دوو کۆمپانیا بە هیچ شێوە نە تەندەری بۆ کراوە، نە یاسایەکی بۆ دەرکراوە، نە هیچی بۆ دەرکراوە، داواتە دوو کۆمپانیای نە ئەجیزەیەکیانەیە نە هیچیانەیە، ئەڵێن بۆمان ئەبێت. باشە هەر بۆتانیشە بێ ئێستا بیوەستێنن تا ئەو کاتە. ئێمە کەیسەمان برد بۆ داواکاری گشتی، بۆ دامانە داواکاری گشتی کەیسەکەی وەستاندووە. بەوتەی ئەو ئەندامەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چاوپۆشین لە بڕگە نایاساییەکانی گرێبەستی حکوومەت لەگەڵ ئەو دوو کۆمپانیایە بۆ دەگەڕێتەوە کۆمپانیاکان سەر بە یەکێتی و پارتین و هەموو کار ئاسانێکیان بۆ دەکرێت. هاوکات ڕادەستکردنی پشکنینی کوالیتی کۆنتڕۆڵ بە کۆمپانیای کەتی تایبەت بە هەڕەشە بۆ سەر تەندروستی و بەرژەوەندی گشتی هاوڵاتیان دەزانێت. ئەو ئەندامەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەپرسێت لە کاتێکدا حکوومەت خۆی کارمەند و ئامێری پشکنینی هەیە چ پێویست دەکات کۆمپانیایەکی کەتی تایبەت پشکنین لە خاڵە سنووریەکاندا بڕێوە ببات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.